پاژەوەی سەرکردایەتی پارتی دیموکراتەکانی لە هەڵبژاردننی نیوەی ئەمریکادا کرد گومان لەسەر کاندیدبوونی جۆ بایدن سەرۆکی ئێستای ئەمریکا بۆ خولی دووەمی سەرۆکاتی دەکرێت و بە پێی ڕاپرسیەکیش نیوەی دیموکراتەکان بۆ خولی دووەمی سەرۆکاتی پشتیوانی بایدن ناکەن. بە پێی ڕاپرسیە کە لە زانکۆی کوێنی پیاک لە 22 ئەم مانگە ئەنجام دراوە ئاماژە بەوە دەکات کە تەنها لە سەدا 50 دیموکراتەکان پشتگیری لە خۆ کاندیدکردنی جۆ بایدن بۆ خولی دووەمی سەرۆکاتی ئەمریکا دەکەن. ئەم ئەنجامانە لەگەڵ ڕاپرسێکی مەیدانیدا یەک دەگرێتەوە کە خودی زانکۆکە لە مانگی ئابی ئەم ساڵدا ئەنجامیدا کاتێک ئەنجامەکان دەریان خست تەنها نیوەی دیموکراتەکان پشتیوانی جۆ بایدن سەرۆکی ئێستا بۆ خولی دووەمی سەرۆکاتی ئەمریکا دەکەن. دەنگۆی پشتیوانی و دژاتی بۆ خولی دووەمی سەرۆکاتی جۆ بایدن لە کاتێکدایە کۆشکی سپی دووپاتی کردەوە کە بایدن بە نیازە جارێکی دیکە خۆی کاندید بکاتەوە هەرچەندە هێشتا بایدن لە زاری خۆیەوە بە فەرمیەوەی ئاشکرا نەکردووە کە نیازی خۆپاڵاوتنەوەی بۆ ئەو پۆستە هەیە یاخود نا. تەنها لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دوای هەڵبژاردنەکانی نیوەی خولی ئەمریکا ئاماژەی بەوەدا کە لە سەرەتای ساڵی داهاتوودا ڕاگەاندنێکی فەرمی سەبارەت بە کاندیدبوونی خۆی بڵاو دەکاتەوە. جۆ بایدن لە ئێستادا تەمەنی 80 ساڵە و بە تەمەنترین سەرۆکی ئەمریکا. ئەو سیناتۆر و دواتر جێگری سەرۆکی پێشووی ئەمریکا بە تەمەنترین سەرۆکی ئەمریکا بوو کاتێک لە 21 2020 تەمەنی 78 ساڵ بوو دەست بەکار بوو. ئەگەریش لە هەڵبژاردنەکانی ساڵی 2024دا سەرکەوتن بەدەست بێنێت ئەوە لە سەرەتای خولی دووەمیدا تەمەنی دەبێتە 82 ساڵ لە کۆتایی خولی دووەمیشدا تەمەنی دەبێتە 86 ساڵ. بەشێک لە سەرکردەکانی پارتی دیموکراتی ئەمریکا پێیان وایە بایدن لە 2 ساڵ یەکەمی سەرۆکاتیدا کارێکی گەورەی کردووە بەڵام پێیان وایە کاتیەوە هاتووە کەسێکی گەنجتر کاندید بکەن. تەمەنی بایدن تەنها خاڵێک نەبووە چاوی دیموکراتەکانی لەسەر بێت و بڕوای سەرکردەکانی ئەو پارتەی گەیاندبێتە ئەو باوەڕەی پشتیوانی لە خولی دووەمی سەرۆکاتی نەکەن بەڵکو لە ماوەکانی ڕابردووشدا بووەتە مای هێرشی کۆماریەکان بۆ سەر بایدن. لە نێوێندا دۆناڵد ترامپ سەرۆکی پێشوو کە تەندروستی دەرونی و جەستەیی بایدنی وەک دارێکی سیاسی لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی ساڵی 2020دا بەکارهێنا. بڵاوبوونەوەی ڤیدیۆکانی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە سۆشیال میدیا کە وەک ئەوەی سەری لێشێوا بێت یان لە هەنگاوەکانیدا دەلەرزێت یان پرسە سیاسیەکان و ناو شوێنی وڵاتەکانی لێ تێکەڵ دەبێت یاخود تەوقەی وەهمی دەکات کاردانەوەی بەرفراوانیان دروست کرد و لەگەڵیشیدا بەو هۆیشەوە ڕەخنە و هێرشەکان لەسەر خودی بایدن و دیموکراتەکان لەلایەن کۆماریەکانەوە زیاتر بوون. هەڵکشانی تەمەنی بایدن و ئەو ڕەخنە و هێرشانەش هۆکارێکن بۆ باوەڕی سەرکردەکانی دیموکراتەکان بۆ پشتیوانیکردنیان لە دووبارە خۆکاندیدکردنەوەی بایدن و گەشتنیان بەو ڕای ڕەنگ بێت تەمەنی بایدن هۆکار نەبێت بۆ ئەوەی دیموکراتەکان خولی دووەمی سەرۆکاتی ئەمریکا بەدەست بێنەوە. Down here, listen.